بێت ئەم کاتەوە کاتێکتان باش بێت هیوام تەندروستێکی باشە بۆ گشت لایەکتان لەم ڕۆژەدا کە ساڵیادی بنیادنانی شاری سلێمانیە شاری هەڵمەت و قوربانی ئەو شارێکە لە ساڵی 2012دا بە پایتەختی ڕۆشنبیری ناسێنرا و لە ساڵی 2019دا لەلایەن یونسکۆوە بە داهێنەری ئەدەبی ناسێنرا. ئەم ڕۆژە و ئەم ساڵیادا پیرۆزەکەین لەسەر جەملە کوردستانیان و بە تایبەت خەڵکی ڕەسەنی شاری سلێمانی و تەنانەت ئەوانەشی کە ئێستا دانیشتووی شارەکەن و لە ناوچەکانی تری کوردستان و عێراق و لە دەرەوەی کوردستان و عێراقەوە هاتوونە تا ئەم شارە و نیشتەجێی ئەم شارەن. هەڵبەت ئەوەی کە هات بێتە ئەم شارەوە هەمیشە ئاماژیان بۆ داوە کە هیچ کات لەم شارەدا هەستیان بە غەریبی نەکردووە. دووبارە ئەم ڕۆژە و ئەم ساڵیادا پیرۆز بێ لە سەرجەم لە کوردستانیان. لە بەرنامەی ئەمڕۆماندا بەرنامەیەکی تایبەتە بە ساڵیادی بنیادنانی شاری سلێمانی لە دوو ئاراستەوە زیاتر باز لە شاری سلێمانی و گەشە سەندنی شاری سلێمانی دەکەین و باز لە دوو سێکتەر دەکەین کە سێکتەری وەبەرهێنان لە شاری سلێمانیدا لەگەڵ ڕێگەوبان و ئاوەدانکردنەوە. هەڵبەت هەریەک لەم بابەتانە و هەریەک لەم سێکتەرانە کەم و کوڕیان هەیە لە ماوەی ڕابردوودا باسمان لە کەم و کوڕیەکان کردو باسمانە کێش و گیر و گرفتەکان کردو بەڵام گرنگە بۆ ئەمڕۆ لەم ڕۆژەدا و تایبەت بە ساڵیادی بنیادنانی شاری سلێمانی باز لە جوانیەکانی ئەم شارە بکەین بازەوە بکەین کە ئەم سێکتەرانە چ ڕۆڵێکیان هەبووە لە گەشە سەندنی شاری سلێمانی و بەرەو پێشبردننی شاری سلێمانی و پلانی هەریەکە لەمانە چی دەبێت لە داهاتوودا بۆ بەرەو پێشبردننی شاری سلێمانی و گەشە سەندنی زیاتری. لە بەرنامەیەدا لەگەڵ دوو میوان گفتوگۆ دەکەین لە بەڕێوەبەرەتی و بەرهێنانی سلێمانیەوە عەزیز سەعید کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سلێمانیمان لەگەڵ دەبێت دواتر لەگەڵ کاک عەزیزا گفتوگۆ دەکەین. محەممەد جەلیل کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی ڕێگەوبان و ئاوادانکردنەوەی سلێمانین و بە شوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ من دامادەیە. کاک محەممەد سڵاو لێ بێت و بەخێر هاتی. سڵاو لە جەنابیشتان. زۆر سوپاس. ساڵیادی بنیادنانی شاری سلێمانی لێ پیرۆز بێ و سەرەتا دەتوانی پەیامی خۆت بگەینی. پیرۆزبایی ساڵیادی شاری سلێمانی لە ئێوە و لە خەڵکی سلێمانی خۆشەویست دەکەم بە بۆنەی 238مین ساڵیادی دروستبوونی شاری سلێمانیەوە ومێدەوارم شاری سلێمانی هەردەم لە گەشە و لەبەرەوە پێشچوون و نمونەی ڕۆشنبیری و نمونەی هەموو شتە باشەکان بێت. زۆر سوپاس. کاک محەممەد پێشی کە بچینە سەر کارەکانی بەڕێوەبەراتی ئەوە پێم خۆشە لەوەی دەست پێ بکەین کە ئەو کارانی کە دەچێتە چارچەوەی بەڕێوەبەراتی ڕێگەوبان و ئاوادانکردنەوە چەند ڕەنگە زۆر جار تێکەڵاویەک دروست بێت لە لای هاوڵاتیان کە کارەکانی بەڕێوەبەراتی ئاوادانکردنەوە یان ڕێگەوبان و ئاوادانکردنەوە لەگەڵ شارەوانیان تێکەڵ بکەن. جیاوازی نێوان کارەکانی ئێوە یاخود ئەو کارانی کە دەچێتە چارچەوەی بەڕێوەبەراتێکی ئێوە زیاتر چی و چی لە خۆ دەکەن؟ ئێمە وەزارەتی ئاوادانکردنەوە لەسەر دوو پایە پێک هاتووە بەشی ڕێگەوبان لەگەڵ بەشی ئاوادانکردنەوە نیشتەجێکردن. بەشی ڕێگەوبان بریتێ لە ڕێگەوبانە دەرەکیەکانی دەرەوەی سنووری شارەوانی و شارەوانیەکان کامە ڕێگە سەرچیەکانی بڵێن کە شارەکان و قەزا و ناحیەکان بەیەکەوە بەستێ یعنی ئەکەوێتە دەرەوەی سنووری ماستەر پلانی شارەوانیەکان. هەروەها لە مەسەلەی ڕێگایە تونێڵەکان و پردەگەورەکانیش ئەچێتەوە زمنی ئیشەکانی ئێمە. بەنسبەت ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنیشەوە ئێمە تەرکیزمان لەسەر سنتەری نیشتەجێبوونە کە یەکەی نیشتەجێبوونی بۆ خەڵکانی کەم دەرامەت و سنوور داهات ئەوانی کە خاوەنی داهاتیشی سنووردارن یەکەی نیشتەجێبوون بۆ ئەوانە دروستەکەین. بەڵام شارەوانی زۆر کەس ئەو تێکەڵاویە لە بینی ئێمەوانە دروستەکە شارەوانی تایبەتە بە هەموو خزمەتگوزاریەکانی ناو شار لە پاکردنەوە لە دروستکردنی شەقامەکانی گەڕەکەکان هەروەها شەقامە سەرچیەکانی ناو شار هەروەها نۆژەنکردنەوەیان ئەوە لە ئەستۆی شارەوانیایە. زۆر جار پرسیاری ئەوم لێ کرێ کە پرۆژەی 100 مەتری گەیشت بەکوێ پرۆژەی 100 مەتری شاری سلێمانی شار لە سنووری ماستەر پلانی سلێمانیە و سەرۆکای شارەوانی سلێمانی سەرپەرشتێکە. هیچ کاتە بۆ گلەی یەکتان لێکرا بێ ڕخنێتان لێگیرا بێ کە شتەکە پەیوەندی بە ئێوە بۆ پەیوەندی بە شارەوانیەوە هەبێت؟ بەڵێ ینی زۆر جار هەیە شۆفێرانی تاکسی ناوخۆ پاسەکان گلێواکەن شەقامەکان باش نییە و ئەوانە
گلێ و گازندەکانیان ڕوبەڕووی ئێماکەنەوە بەڵام ئێمە بۆیان ڕوونەکەینەوە کەەوە ئەرچی ئێمە نیە ئەرچی شارەوانیە بەڵام لەگەڵەوە شاک ئاگاداری کارەکانی شارەوانی و پێیکە بەڵستان ئەندامی ئەنجومەنی شارەوانی درستە؟ ئەندامی ئەنجومەنم بەڵێ و لە ئەنجومەنی شامە هەفتانە کۆبینەوە ینی دوور و نزیک ئاگامان لە کێشەکانی شارەوانی هەیە و هەوڵێن لەو ڕێگەشەوە ئێمەش سەبارەت بە شارەوانی بۆ پرۆژانەی کە ئێستا لە ناو شاری سلێمانی ئەنجامەدرێت وەڵامێکمان دەستگەی لە بەڕێستانەوە باشە. کاک محەممەد هەروکو لە سەرتاشدا ئاماژت پێدا کە کارەکانی سەر بە بەڕێوەبەراتێکەوە ئاوادانکردنەوە لەگەڵ ڕێگەوبانە جارێکی تر ئەبێ بە دوو بەشەوە ئەگەر ئێمە لە ئاوادانکردنەوە دەست پێ بکەین لە ماوەی ڕابردوودا ئەو کارانی کە سەبارەت بە ئاوادانکردنەوە بۆ جوانکردنی شاری سلێمانی و بەرەپێشبردنی شاری سلێمانی و گەشەستەندنی ئەنجامتانداوە زیاتر چیدان کردو؟ بەڵێ لە بواری ئاوادانکردنەوە ئێمە وەکوتم تەرکیزە سەرچیەکەمان لە سەریەکەکانی نیشتە جێبوونە بەڵام لەو ساڵانی ڕابردووە کە پارەیەکی باش بۆ گەشەپێدانی پارێزگاکان تەرخانەکرا لە ڕێی پارێزگاوە بە حکمیەوەی ئێمە ژمارەیەکی زۆر ئەندازیاری خاوەنە ئەزمون و شارەزامان هەبوو زۆر پرۆژیان ئەداینێ یعنی بۆ نمونەیەکی لە پرۆژەکانی کە دەستگای ئاوادانکردنەوە جێبەجێ کرد و بە معلەمێکی شارستانی و ڕۆشنبیری دانرێت تەلاری هونەر بوو لە سلێمانی کە دەستگای پرۆژەکان سەرپەرشتیە کرد هەروەها ئێمە دادگای سلێمانی کاکەوێتە بیدایەتی مەدخەلی شارەوە ئەوە هەر بەڕێبەراتی ئاوادانکردنەوە ئێمە جێبەجێ کردووە هەروەها ئێمە بنکەکانی پۆلیس بنکەکانی ئاسایش دادگاکانی قەزا و ناحیەکان چەندین یاریگای وەرزشی چەندین هۆڵی کۆڕ و کۆبوونەوەی خەڵکان لە گوندەکان و لە قەزا و ناحیەکان هەروەها لە ناو شاری سلێمانی هەروەها بینایی بەندیخانەی نەوجەوانان و گەورەکانی سلێمانیمان دروست کردووە هەروەها لە دروستکردنی خەستەخانەکانیشە دەورمان هەبووە خەستەخانە و قوتابخانەکان لە قەزا و ناحیە و شارۆچکەکانە هەروەها پێشتر مەشی پرۆژەی ئاوەکانیشمان هەبوو کە ئاوی دێهاتی گوندەکانمانە کرد بەڵام ئێستاکە ئەو بەشەش لە ئێمە سەنگراوەتەوە خراوەتە سەر ئاوی دەوروبەری سلێمانی. بەڵێ کتێبخانەی گەشتیشە لە چارچۆی کارەکانی ئێوەیە بۆ؟ کتێبخانەی گشتیە وەختە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران نۆژەنی کردەوە. بەڵێ ئەو کارانی کە ئەیکەن ئێوە وەکو دروستکردن هەر لە بناخۆ تاکۆتایی ئەنجامێدن یاخود لە نۆژەنکردنەوەش ئێوە هەرکاری لەسەر لە هەردوو بوارەکە ئێمە ئیشمان کردووە. بەڵێ زۆر باشە. با بچینە لای کاک عزیز کاک عزیز سڵاو لێبێت و ئەم کاتت باش سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکە و سەرەتا ساڵیادی بنیادنانی شاری سلێمانی لێ پیرۆز بێت و دەتوانی پەیامی خۆت بگەێنیت. بانی ئەوەش باش هەڵبەتە لە ڕۆژی ساڵیادی سلێمانی 238 ساڵی سلێمانیدا پیرۆزبایی خۆم ئاراستەی ئێوە و سەرجەم خەڵکی سلێمانیەکەم هێوادارم سلێمانی هەمیشە لە پێشکەوتن و جوانتر و ڕازاوەتر بێت. بەڵێ باشە کاک عزیز و بەرهێنان ئەگەر سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم لە سەر ئاستی هەرێمی کوردستان و تەنانەت لەسەر ئاستی عێراقیشدا و بەرهێنان سەرەتا لەکوێوە دەستی پێکرد؟ ڕاستی ئەوەی بڵێم سلێمانی هەمیشە پێشەنگ بووە و لە عێراقیشا و لە هەرێمی کوردستانیشا بۆ یەکەم هەنگاوی وەبەرهێنان لە سلێمانی وەنرا لە ساڵەکانی 2004 و 2005 کە توانرا لێرە دەستگای وەبەرهێنان دروست بکرێت کە پاش ئەوە دەستەی وەبەرهێنانی لێکەوتەوە لە هەرێمی کوردستان پاش یەکگرتنەوەی هەردوو ئیدارە و پاشان لە دوای ئەوەش لەسەر هەمان یاسایی وەبەرهێنان عێراق دەستی کرد بە وەبەرهێنان. بەڵێ باشە ئامارەکان سەبارەت بە وەبەرهێنان کاک عزیز لە شاری سلێمانی بە دیاریکراوی ئامارەکان چیمان پێڵەن تا چەند دڵخۆشکەرن سەبارەت بە بەرهێنان لەم شارەدا؟ من نامەوێت مەتحی پرۆژەکانی وەبەرهێنان بکەم بەڵام ڕاستیەک هەیە و نەشاراوەیە کە لە پرۆژەکانی هەموو هەرێمی کوردستان و عێراقدا پرۆژەکانی سلێمانی پێشەنگن
وەکو چۆن خۆی سلێمانی پێشەنگە لە بوارەکانی پیشەسازی، لە بوارەکانی سەوزایی، لە بواری سەقافی، لە بواری ڕۆشنبیری هەموو بوارەکان دیارە لە بواری وەبەرهێنانیشا بۆ خۆی پێشکەوتو سەرکەوتووە و هەموو پرۆژە گەورە و گرنگەکان و ئەو پرۆژانەی کە بنیاتنەرن وەکو پرۆژەی پیشەسازی لە بواری چیمەنتۆ، شیش، خشت و زۆرێک لە بوارەکانی تریش سلێمانی یەک پێشەنگی هەموو عێراق و هەرێمی کوردستانیشەوە. لەگەڵ ئەوەشدا سلێمانی پرۆژەکانی پرۆژەی تۆکمەوە پرۆژەی زۆر چاکن بێکێشەوە و بێ مشکلان. بەڵێ باش کاک عزیز کە دەڵێ سلێمانی هەمیشە پێشنگ بۆ سلێمانی لە پێشکەوتنی بەردەوامدایە. ئەگەر ئێمە بتوانین بەراوردێک بکەین لەسەر وەبەرهێنان لە سلێمانیدا بۆ ئێستا بە بەراورد بە ڕابردوو چی جیاوازیەکی هەیە یاخود گۆڕانکاری و جیاوازیەکان زۆرن؟ بڵێ بە تەکید ئێستا جیاوازەکان زۆرن لەبەرەوەی دوو بابەتەیە زۆر گرنگە لە ڕاستیە. ئەویش یەکەمیان شۆڕبوونەوەی دەسەڵاتە، دووەمیان ئەوەیە کە جەنابی جێگیری سەرۆک وەزیران ڕاشکاوانە خۆی بە شخصی تەدەخولی زۆر لە بابەتەکانی ناو سلێمانی کردووە کە ئەمەش بۆ ئێمە بەڕاستی بۆ بە کارێکی زۆر گرنگ و باش بۆ ئەوەی بتوانین هەنگاوی باشتر بنین و لەگەڵ فەرمانکانی حکوومەت کار بکەین بۆ ئەوەی پرۆژەی گەورە و گرنگ لە سلێمانیا جێبەجێ بکەین. هەڵبەتە ئێمە لە ڕێگای پرۆژەکانی وەبەرهێنانی توانیمانە و بە هاوکاری ئەنجومەنی شارەوانی سلێمانی بەپێی ئەو پرۆژانەی کە ئەکرێت لە سلێمانیا لە ڕێو پرۆژەکانی وەبەرهێنانە ئەکرێ کۆمەڵێ پرۆژەی گرنگی کەمان کردووە لە پرد و لە شەقام و لە سەوزایە و لەو شوێنانەی کە هاوتەریب لەگەڵ پرۆژەکانی وەبەرهێنەرەکان ئەوانش جێبەجێەکەن. بەڵێ دەست خۆش کاک عزیز لەگەڵماندا بمێنەرەوە هەڵبەت ئەمڕۆ کە ساڵیادی بنیادنانی شاری سلێمانیە لەسەر ئاستی سلێمانی لە چەندین ناوچە لە فەرمانگەکان لە خوێندنگەکان لە زۆربەی شوێنەکان چالاکی ئەنجامەدرێت. جا ئێستا ڕاستەوخۆ چینە لای هاوکارمان هەردی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە خوێندنگەی ڕزگاری و لەگەڵ ئێمەدا ئامادەیە چالاکیان هێلەیە. هەردی سڵاوت لێ بێت و بەیانیت باش چ جۆرە چالاکیەک یاخودە و چالاکیانی کە لەو خوێندنگەیەدا ئەمڕۆ تایبەت بە ساڵیادی بنیادنانی شاری سلێمانی بەڕێوە دەچێت چالاکیەکان چین؟ زۆر باشە سڵاو لە ئێوە شنوور لە داریشمانە ئەستێرەیەک لەدایک بوو لە قەڵاچۆلان بوو بە مانگ هاتە خوارێ بۆ دەشتایی نێوان گۆیژە و گوڵە زەردە لە بەهارێکدا خۆر حەزی لێ کرد و هانی مانگ ژانی گرت و کوڕێکی بوو ئیبراهیم پاشا ناوی لێنا سلەیمانی بە ناوی خۆمان و ستافی گەلی کوردستانەوە بە ناوی هەڵبەت بەڕێوەبەر و تەواوی کارمەندانی گەلی کوردستانەوە جوانترین پیرۆزبایی لە هاوڵاتیانی کوردستان و عێراق بەگشتیەکەین بە بۆنەی 238مین ساڵیادی بنیادنانی سلێمانی لەلایەن برایم پاشای بابانەوە بە ناوی سلێمان پاشای باوکیەوە. دیارە ئەمڕۆ ساڵیادی بنیادنانی سلێمانیە. سلێمانی بەو بۆنەیەوە سێ ڕۆژی پڕ تەژی لە چالاکی جۆرا و جۆر بەڕێیەکە. چالاکیەکان بریتین لە چالاکی ڕۆشنبیری، هونەری، ئەدەبی، کلتوری، فەرهەنگی، زانستی، وەرزشی دەیان چالاکی جۆرا و جۆر. ئەوەی کە لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و لاوانی سلێمانی ئەنجامەدرێ دەستپێکی چالاکیەکان سعات 3:30 بێ لە تەلاری هونەر. ئەم چالاکیانە سێ ڕۆژ بەردەوامیان دەبێت هەم ئەوانەی کە حکوومەت پێهەستاوە لەلایەن حکوومەتەوە ڕێکخراون هەم ئەوانەی لەلایەن ڕێکخراوەکان و کەسایەتی و خوێندنگەکانەوە ڕێکخراون بەردەوامیان ئەبێ. من ئێستا لە خوێندنگەی کچانی دواناوەندی ڕزگاریم چالاکیەکانیان لە سعات 8 بەیانیەوە دەستی پێ کردووە. دنیایەک چالاکی جۆرا و جۆریان هەیە. چالاکیەکان بریتین لە کردنەوەی پێشەنگەی شێوەکاری کە بەرهەمی دەست و توانا و لێهاتووی خودی خوێندکارەکانە و هاوکات پێشاندانی بەشێک لە کلتور و کەڵچر و
مۆرکی کوردەواری لە ڕێگەی نمایش و شانۆگەریەوە و هاوکات ئەمەی کە ئێستا لە وێنەکانە ئەیبینی ئامادەکردنی کێک و شیرنەمەنی و خواردن و خواردنەوەیە هەر لەلایەن خوێندکارانەوە کە ئایندەی کۆمەڵگەن و سەری ڕمی هەر شۆڕش و قوربانیدان و پێشکەوتنێکی هەر کۆمەڵگەیەکەن هەمووان ئەگەرچی تەمەنیان 15 ساڵ و 16 ساڵ و 17 ساڵن بەڵام لە پاڵ خوێندنەکەیە هەوڵیانداوە خۆیان لەگەڵ مەسەلەی ئامادەکردنی خواردن و دروستکردنی کێک و شیرنەمەنیە بگونجێنن یا بسازێنن بەو پێی ئیدی ئەمان لە ساڵانی ئایندەدا هەم دەبن بە دایک و دایکی نیوەکەی تریش بەشێک دەبن ڕۆڵی گرنگ دەبینن لە مەسەلەی پێشخستنی لایەنی کۆمەڵایەتی ئەمانەی کە لە وێنەکەدا دەبیندرێ هەموو بەدەست و پەنجەی ئەم خانمە جوان و قەشەنگانە دروست کراون کە خۆیان لە مەسەلەی شیرنی و کێک و خواردن و خواردنەوە و خواردنی جۆراوجۆری کوردەواری و فۆلکلۆری دەبینێتەوە. داهاتی ئەم خواردنانە ینی با بڵێن خواردنەکان لە بەرامبەر بڕێک پارە دەدرێت بە ئامادەبووان چونکە هاوڵاتێکی زۆر وەزیری پەروەردە ژمارێکی زۆر لە سەرپەرشتیاران و مامۆستایان و بەڕێوەبەری خوێندنگەکان لێرە ئامادەن هەر کەسێک کە دەیەوێ خواردنی بە تام و چێژی دەستی خوێندکاران بخوات بڕێک پارە دەدا ئەم پارەیە جارێکی دیکە دەخرێتە خزمەتی خوێندنگەکەیانەوە لە گۆڕۆپانەکە چەندین چالاکی جۆرا و جۆر هەبوو بەڵێ کە دەڵێ لە بەرامبەر ئەو خواردنەدا کە دەخرێت بڕەپارەیەک دەدەن کێن ئەو کەسانی کە ئامادەی خوێندنگاکەن یا کێن ئەو کەسانی کە بەشداری چالاکیەکەیان کردووە جگە لە خوێندکاران مامۆستانی خوێندنگەکە؟ ئەوەی کە ئامادە بووە ژمارەیەکی زۆر لەو کەسانن کە خودی خوێندنگەکە داوەتی کردوون لێ پرساوانی فەرمانگە خزمەتگوزاریەکان و فەرمانگە حکوومیەکانی شاری سلێمانی کەسایەتیەکان و هاوکات ژمارەیەکی زۆر لە بەڕێوەبەرانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و بەڕێوەبەری گشتی پەروەردە و وەزیری خوێندنی وەزیری پەروەردە و سەرپەرشتیاران و ژمارەیەکی دیکەی زۆر لە خوێندکاران و میوانان لێرە ئامادەن ئەگەر کامێرەمانەکەم هاوکار بێ ئەمە بەشێکی زۆر بەشێکی کەمن ئەمانی کە لێرە ئامادەن چون ئێستا کە من قسە لەگەڵەوەکەم هاوکاتە لەگەڵ بەڕێوەچوونی چالاکیەکی دیکە لە هۆڵەکە کە لەوێش چەندین چالاکی دیکە بەڕێواچێ چالاکی وەرزشی بەڕێواچێ کەمێک بەر لە ئێستا لە گۆڕۆپانەکە ئاڵای یا بەیداخی هەمیشە شەکاوەی کوردستان لەلایەن خوێندکارانەوە هەڵکرا سوودی ئەیڕەقی بوترایەوە کۆمەڵک خەڵات بەسەر یەکەمەکانی ئەم خوێندکارەیە دابەشکرا چالاکیەکان بەردەوامیان دەبێ حەزەکەم ئەوە پێ بڵێم سنوور ئەمڕۆی سلێمانی بەیانی و دوو بەیانی سلێمانی ڕۆژانی پڕ لە چالاکی و تەژی لە چالاکی هەمەجۆر و ڕەنگا و ڕەنگ و کللتوری و ڕۆشنبیری و ئەدەبی دەبێت. بەڵێ دەست خۆش هەردی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت تەواوی ئەو چالاکیانەی کە تایبەت بە ساڵیادی بنیادنانی شاری سلێمانی بۆ ئێمە گواستەوە زۆر سپاس ئەگەڕێمە لای میوانەکانم. کاک محەممەد لە سەرەتایی بەرنامەکە ئاماژت بۆ داکە یەکێک لەو کارانی کە چۆتە چوارچەوەی کارەکانی ئێوە ئەنجامدانی پرۆژەکان یاخودیەکەکانی نیشتەجێبوون بۆ کرێنشینان ئەم پرۆژانەی سەگەیشتون بەکوێ ئەم یەکانە تەواوبوون یاخود ماوێت؟ بەنسبەت ئێمەوە بەنسبەت ناو شاری سلێمانیەوە گەر حساب بکەین 1500 لە سیتەک و زڕجوێز کە بیناکان تەواو بۆ بەس کاری خزمەتگوزاریەکانیان گەشتۆ بەنیوە هەروەها 1560 یەکەی ترمان هەیە لە کەڵەوانان کەوانە بە شێوەی شوقەی بەرز دروستکراون بە گشتی هەموو سنووری سلێمانی بە قەزا و ناحیەکانیانەوە 4960 یەکەی نیشتەجێبوونمان هەیە کە بیناکان تەواو بوون بەس کارە خزمەت گوزاریەکانیان ماوە ئەویش بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعش و کۆرۆنا و ئەم بابەتانە بەداخەوە یعنی وەکو پێویست پارەی بۆ بین نەکراژی نابوو چەند ساڵێک لەمەوە پێش ئەو یەکانە تەواو ببوایە کاتێکی دیارنێکی تەواوبێت ئێستا کە ئومێدێکمان بۆ دروست بۆتەوە کە حکوومەتی هەرێم 20,000 یەکەی نیشتەجێبوون لە ڕێگەی وەبەرهێنانەوە دروست دەکات
هەر لە ڕێگەی سێکتەری وەبەرهێنانەوە بەڵێن ئێوەیان پێیاوین کە پارە بخەنە سنووقی نیشتەجێبوونەوە گەرە و پارەیە لە ڕێی وەبەرهێنانەوە بخرێتە سنووقی نیشتەجێبوونەوە ئێمە لە زووترین کاتە کارەکانمان دەست پێکەینەوە و ئیشەکانی زۆری نەماوە تەواو بێت. ماندوونە بن دەستان خۆش بێت. کاک محەممەد کاک عەزیز بێمە لای بەڕێزت سەبارەت بە وەبەرهێنان سەرەتا ماشت بە قۆناغەکانی کرد یاخود گەشە سەندن و پێشکەوتنی وەبەرهێنان لە شاری سلێمانیدا کرد بە بەراورد بە ڕابردوو بەڵام ئەگەر باسی ئەم قۆناغی ئێستا بکەین لە شاری سلێمانیدا وەبەرهێنان و پرۆژەکانی وەبەرهێنان لە چه ئاستێکدایە و زیاتر لە کام بواردا پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە زۆر جا باسەوە دەکرێت کاڵێ وەبەرهێنان بۆ ئێستا نەکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراقیش ئەم شتە بوونی هەیە خود بەرچاوە کە پرۆژەکانی نیشتەجێبوون زیاتر گرنگی پێدەدرێت لە بواری وەبەرهێنانە ئەمە تا چەند دروستە؟ دیارە چنوورخان خۆی وەبەرهێنان هەر لە ئێستاە لە هەموو دنیادا گرنگیکی تەواوی پێدرێت دوو بابەتەیە کە بابەتی وەبەرهێنان و بازرگانی دوو کایە گرنگی ئێستای هەموو دنیاە بۆیە ئێمەش هەڵبەتە بێبەش نین لەو بابەتەوە توانیشمانە دەورێکی خۆمان هەبێ بۆی بتوانین هاوتەریب لەگەڵ هەموو جیهانە ئێمەش برەو بین بەو بوارانەی کە کاریگەریان لەسەر ژێرخانی ئابووری وڵاتە بێت و ئەوانەشی کە گرنگن بەلای ئێمەوە و خۆشتان نەزانن ئێمە وڵاتێکی نەتا ئێستا هەموو پشتبەستنێکمان بە نەوت بووە بۆیە ناکرێ هەتا ئێمە پشت بە نەوت بەسین بۆیە ئەکرێ کار لەو پرۆژانەیە بکەین کە کاریگەری لەسەر ژێرخانی ئابووری وڵاتە بێوە لە ئەویش پرۆژەکانی پیشەسازی و کشت و کاڵی و گەشت و گوزار ئێمە لەم بوارەیە دیارە کاری باشمان کردووەوە ئەوەی گرنگ بوو دوو بابەتە زۆر گرنگە ئێمە لە سلێمانی لە ئێستاژە پەیڕەوی ئەکەین ئەویش بابەتی یەکەمیان وەکو پێشتر باسم کرد بابەتی شۆڕبوونەوەی دەسەڵات بوو کە ئەمە کاریگەری خۆی هەبوو لەسەر پرۆژەکانی وەبەرهێنان و توانی هەنگاوێک پرۆژەی وەبەرهێنان بەرێتە پێشەوەوە دومیان ئەوەیە ئێمە لەمە بەدوا کار بە پلانەکەین ئێمە وەکو وەبەرهێنان و بە تایبەتیش دەستەی وەبەرهێنان و بە تایبەتیش لە وەبەرهێنانی سلێمانی ئێمە بە هەماهەنگی لەگەڵ هەموو فەرمانکانی حکوومەت کارمان بۆ کردووە کە بۆ ساڵی داهاتوو بە پلان کار بکەین واتە ئێمە کار لەسەر ئەو پرۆژانە بکەین کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژێرخانی ئابووری سلێمانی ئەبێەوە کار گرنگی بە دەستی کار بۆ شاری سلێمانی و ئەو پرۆژانن کە ئەبنە هۆی ئەوەی سلێمانی جوانتر و ڕازاوەتر و پرۆژەی کاریگەر بن لەسەر ئاسی سلێمانی بۆیە ئێمە لە ئێستاە بەجددی کار لەسەرەوەکەین کە بۆ ساڵی داهاتوو بە پلانیشکەین نەکۆکو ساڵانی ڕابردوو هەر کەسێ پرۆژەمان بۆ بنێرە ئیشی لەسەر بکەین و ئێمە دیارە سلێمانی یەکەمی پرۆژەکانە بۆ پرۆژی پیشەسازی و لە دوای ئەوەش پرۆژەکانی بازرگانی دیارە کۆمەڵێ سلێمانی پێویستی بە پرۆژەی بازرگانی هەبوو و لە ئێستاشە دوای ئەوەی کە بۆ ماوەیەکی زۆر نیشتەجێبوون ڕاگیرا بۆ ساڵی ئەم ساڵ ئێمە توانیمان کار لە نیشتەجێبوون بکەین بۆیە دوو بابەت نیشتەجێبوونمان هەیە بابەتێکیانەوەیە کە پرۆژەکانی وەبەرهێنان بە شێوەی ڕاستەخۆ کۆمەڵێ پرۆژە کارمان لەسەر کردووە بابەتێکی شەوەیە کە اختراحی 20,000 ئەو پێشنیارەکە کراوە لەلایەن ئەنجومەنی وەزیران و بڕیاری لەسەر دراوە کە 20,000ەکەی نیشتەجێبوون بۆ کەم دەرامەتان بکرێت کە ئەمەش گرنگی خۆی ئەبێ بۆ خەڵکانی کە ناتوانن تا ئێستا نەیانتوانیوە بمن بە خاوەنیەکەیەکی نیشتەجێبوون بۆیە لە دوایەوە شەوە وەکو باسم کرد ئێمە لە سەکتەرەکانی وەبەرهێنان کارەکەین کە دەوترێت لە بواری وەبەرهێنانە هەموو پرۆژانەی وەبەرهێنان زیاتر لە یەکەکانی نیشتەجێبوون و پرۆژی نیشتەجێبووندا چڕ کراوەتەوە دروستە؟ ئێوە گرنگیتان بە سێکتەرەکانی تریشدا هیچ بنمەوە بەڕاز ئێمە دیارە ئێمە سەرکەوتوترین لە سێکتەرەکانی ترا دیارە حکوومەت وەکو جەنابی کاک محەممەدیش باسی کرد نەیتوانیوە تا ئێستا وەکو بەڵێندەرایەتی کار بۆ بکە کە کۆمەڵێ پرۆژە بخاتە بواری جێبەجێبوونەوە بۆ خەڵک بەڵام لە ڕێگای یاسای وەبەرهێنان توانیەتی کۆمەڵێ پرۆژە بکە ئەمەش مانایەوە نییە ئێمە گرنگی ماناوە بە نیشتەجێبوون هەر لەگەڵەوەش من ڕاستیەک هەیە کە نەشاراوەیە و خۆشم وەکو کەسێکی شارەزا لە بواری نیشتەجێبووندا نیشتەجێبوون یەکێکە لەو کایە گرنگانە و لەو سێکتەرە گرنگانە بۆ ژیانی خەڵکی کە نابێ بوەستێت لە ژیانی خەڵکە چۆن پرۆسی زەواج نابێ بوەستێت لە هەموو
دنیادا و پرۆسی یەکەی نیشتەجێبوونیش نابێت بۆ سەر لە هەموو دنیادا بۆیە بێ حکوومەت ساڵانە پلانی هەبێ بۆ ئەوەی یەکەی نیشتەجێبوون بۆ خەڵک دروست بکە و ئێمە وەکو باسم کرد ئێمە بۆ ماوەیەکی زۆر نیشتەجێبوون ڕاگیرابوو بۆیە خەڵکی ئێستا پێویستێکی زۆری بە یەکەی نیشتەجێبوون هەیە و ئەگەر تۆ بەراوردی بکەی بە ساڵی 2012 کە پرۆژەکان لە دوای 2013ەوە ئیتر نیشتەجێبوون نەکراوە و خەڵکێکی زۆر دیارە با بڵین نسبەی نمو لە سلێمانیە یا لە هەرێمی کوردستانە زۆر لەوە زیاترە. سەبارەت بە پێدانی مۆڵەت بۆ پرۆژەی نیشتەجێبوون بێ یاخود بۆ هەر پرۆژێکی تری وەبەرهێنان بێ لەسەر چ بنەمایەک ئێوە مۆڵەت دەدەن بەو وەبەرهێنە کە پرۆژێکی وەبەرهێنان ئەنجام بدەن؟ ئەمە دیارە ئەو بنەمانەی کە ئێمە لەسەری مۆڵەتی پرۆژی وەبەرهێنانەین یەکەمیان ئەبێ لە زمنی ینی ئەو سێکتەرانەیە بێت کە لە وەبەرهێنان و لە یاسای وەبەرهێنان هاتووە تەمان ئێمە یاسای وەبەرهێنان و یاسای ژمارە 4 ساڵی 2006 کە بەرگە و بابەتەکانی وەبەرهێنانی دیاری کردووە و حەجمی وەبەرهێنانی دیاری کردووە. دوام کە بنەمایەکی زۆر گرنگە لە هەمووی گرنگتر ئەوەیانە کە ئەوش دابینکردنی زەویە لە سەرۆکاتی شارەوانی یا لە با بڵین بەرەبەراتی گشتی شارەوانەکان یا لە کشت و کاڵدیارە ئەمە سێلایەنن کە ئەتوانن زەوی بۆ ئێمە جێبەجێ بکەن. بۆیە ئێمە ئێستا ئەوەی کە کاری لەسەرەکەین ئەویش ئەوەیە ئێمە گرنگی ئەین بەوەی کە زەویەکی بێکێشە و لەلایەن شارەوانی و نەشەدانانی ئاوادانیەوە پەسەند کرابێ بۆ ئێمە ئامادە کرابێ بۆمان بنێرن بۆ ئەو پرۆژەیە کە ئێمە لەلای ئێمە پەسەندە و پەسەندی ئەەکەین. بۆیە ئەو بنەمایانەی کە گرنگە بنەماکە بێ پرۆژەیەک بێ کە کاریگەری لەسەر ژێرخانی ئابووری هەبێ و دووەمە بێ دەستی کار بخاتە گەڕ. بەڵێ دەست خۆش کاک عەزیز باست لە بنەماکانی پێدانی مۆڵەت کرد دواترە گەڕێمە لای بەڕاست لەسەر وەرگرتنەوەی مۆڵەتێکی وەبەرهێنان لە چ کاتێکا ئێوە مۆڵەتەکان لە وەبەرهێنێک وەردەگرنەوە. کاک محەممەد باسمان لە ئاوادانکردنەوە کرد سەرەتا ئەگەر ئێستا بینە سەر ڕێگەوبان لە بواری ڕێگەوبانە ئێوە چیتان کردو یاخود سلێمانی تا چەند جوانێکی تری پێدراوە بەهۆی ڕێگەوبانەکانەوە چیتان کردو؟ بەنسبەت ئەوەی کە بۆم باس کردی ناو شاری سلێمانی پەیوەندیدار نییە بە ئێمەوە لەبەرەوە هەرچی جوانی و دەستکاریەک هەبێت دەستخۆشەکە بۆ وانەگەڕێتەوە بەڵام ئێمە پەیوەندیدارین بە جادەکانی دەرەوە لە ئێستاە حەو پرۆژەمان هەیە کە پێوترێ پرۆژە استراتیجیەکانی ڕێگەوبان باڵێ ئەم جارەش دەتوانم بڵم بەداخەوە کام پرۆژانە هەیەە هی 10 ساڵ لەمەوە پێشەوە تەواو نەکراوە ئەم ڕێگانە ڕێگەی نێوان کەلار سلێمانی لە ساڵی 2007 دەستی بەکارەکانی کردووە لە سەردەمی کابینەی پێشوە تەنیا لە ساڵ 6 ئیشەکانی ئەنجاما بوو بەڵام لەم کابینەیە لە سەرەتای کابینەکە گڕوتینێکی باشی بەخۆیەوە بینی و گەیشتە ئێستاکە لە ساڵ 50 جێبەجێ کراوە بەڵام ئێستا ئەو پارەی کە بۆی تەرخانکراوەکەشی پارێکی باشە بەڵام کەمی نەختینە لە باقەکان ئەوای کردووە کە بە شێوەیەکی سز بڕاتە پێشەوە یعنی ئێستا ئەو پرۆژەی کەلار ئەدای کارکردنی بەڵێندەر لە سا 15 بۆ لە سا 20 وەکو پێویست نییە. ئەو بڕیاری 200 میلیۆنی کە هەفتانە بۆیان تەرخان بکرێ ئەوە چۆ بواری جێبەجێ ئەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە و ئێستا پیانە درێت بەڵام وەکو وتم بەڵێندەر ئەگەر بمانێت بە کامل هێز و توانای خۆیەوە کار بکات پێویستە لە هەفتەیەکە ملیارێک دیناری بۆ تەرخان کرێ بەڵێ نەک 200 میلیۆن دینار ئەگەر ملیارێکی بۆ تەرخان کرێ ئەو ڕێگەی کەلار سلێمانی بۆ کۆتایی ساڵی 2023 تەواو کرێت ئەگەر کاتە بەڵێندەرەکان کێشان نییە لەوەی کە لە کاتەکان ئەگەر پارەکان بۆ تەرخان کرێ نەختینیان هەبێت ئەگەر نەختینەی مەزبوط هەبێت لە ڕووی هونەری و لە ڕووی توانای کارکردنە و ئەو ئامێرانی کە بەکاری هێنن هیچ کێشەیشیان نییە. باش ئەمە ڕێگەی نێوان کەلار سلێمانی ڕێگەکانی تر ڕێگەکانی کە بەڵێ کەلار کفریمان هەیە ئەوە لە کۆتاییایە تەنیا چەند بڕگەی زۆر بەسیتی ماوە کە بریتێ لە تەختیت و علامات و گارڕێڵ ڕێگەی سێسا قەڵەبجەمان هەیە ئەویش تەواو بۆ هەر تەختیت و علاماتی ماوە ڕێگەی دوو قۆناغمان هەیە دووکان 4 قۆناغی یەکەم و قۆناغی دووەم ئەوانە قۆناغی یەکەمەکەی ئەویش لە سانە و 5 جێبەجێ بووە هەر تەختیت و علاماتی ماوە قۆناغی دووەمەکەی کە قۆناغە هەرە سەرچێکەیە کە لەم دیوی خەلەکانەوە دەست پێکات تاوەکو پردی هیزۆ بەداخەوە ئەوە
وەستاوە و ئێستا پارەی بۆ تەرخان کراوەتەوە و ئومێدوارین لەم هەفتەی داهاتووە بەڵێندەر دەست بەکار بێتەوەتەیە هەروەها ڕێگەی باشماخ پێنجۆنمان هەیە ئەویش کاری قرتاوکردنی لە نیوە تەواوبوونایە ینی هەموو پرۆژەکان هەندێکیان ئێستا دەست بەکار بوونەتەوە باشماخ پێنجۆن ئێستا دەست بەکار بۆتەوە کەلار دەربەنی خان دەست بەکار بۆتەوە سێسا قەڵەبجە لە پێرەوە دەست بەکار بۆتەوە ئیشەڵا ئومێدەوارین ئەو نەختینەیە کە بۆیان دابین نەکرێت زیاد بکرێت بۆی بتوان لە سەردەمی تەمەنی ئەم کابینەیە هەموو پرۆژە استراتیجیانەی کە سلێمانی بەستێتەوە بە شار و شارۆچکە و ئیدارە سەربەخۆکانەوە تەواو هەر یەک لەم پرۆژانی کاماژت پێدا خۆتان ڕاستە خۆستە پەرشتیەکەن یا خۆڕێگەی نێوان کەلار سلێمانی لەلایەن ئاوادانکردنەوە ڕێگەوبانی گەرمیان ئێمە بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگەوبان و ئاوادانکردنەوەی سلێمانین کە سەرپەرشتی هەموو ئەو بەڕێوەبەرایەتیانەی تریژەکەین بەڵێ یعنی ئەو بەڕێوەبەرایەتیانی کە سەرپەرشتی ئەم کاراناکەن دەژێت چاودێری بەڕێوەبەرایەتی گشتیان. بەڵێ دەست خۆش کاک محەممەد بگەڕێمەوە لای کاغازی سەبارەت بە وەرگرتنەوەی مۆڵەت لە وەبەرهێنێک لە چ کاتێکدا سەرەتا باست لە بنەماکانی پێدانی مۆڵەت کرد بەڵام ئێستا گەر پێمان بڵێ لە چ کاتێکدا مۆڵەت لە وەبەرهێنێک وەردەگرێتەوە پرۆژەکەی لێ دەسەندرێتەوە. دیارە ئێمە چنوورخان بۆ وەرگرتنەوەی مۆڵەتی پرۆژەیەک ئەگەڕینەوە بۆ با بڵین مادەی نۆ لە یاسای وەبەرهێنان کە بە دوو خاڵ هاتووەڵێ ئەگەر هاتوو ئەو کەسە سێرپێچی کرد و لە ماوەی دیاریکرای خۆی داکارەکەی جێبەجێ نەکرد ئەبێ ئاگدارکردنەوەی بۆ بکرێەوە ئەگەر ئاگدار پابند نەبوو ئەتوانی تۆ پرۆژەکەی هەڵوەشینیتەوە و پرۆژەکەی لێ وەرگیتەوە و زەویەکەی لێ وەرەگیرێتەوە هەڵبەتەوە ئەو گەرنتی بانکی کە دایناوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکە ئەوەش دەستە گیرێ بەسەریا بۆیە ئێمە لە ڕاستیا ئەوەی کە توانی ومانە تا ئێستا کردومانە و پرۆژانەی کە توانی ومانە چارەسەری بۆ بکەین چارەسەرمان بۆ کردەوە یا ئەگەر نەیتوانی بێ پرۆژەکەی جێبەجێ بکردی بێ لە ڕێگای وەبەرهێنەرێکی کەوە هەوڵمان ناوە پرۆژەکە جێبەجێ بکەینەوە ئەوانشی کە زانیومانە بە هیچ شێوەیەک ناتوانن پرۆژەکە جێبەجێ بکەن پرۆژەکەمان لێ وەرگرتوێتەوە و زەویەکەمان ڕادستی لاینی پەیوەنددار کردوێتەوە. بەڵێ دەست خۆش کاک عەزیز لەگەڵتان بەردەوام بین کاک محەممەد بەڵام دەچینە لای هاوکارمان شاخەوان کە بە شوەیەکی ڕاستەخۆ لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادەیە ڕێوڕسمێک یاخود مەراسیمێکی تایبەت بە سیستەمی نوێی مۆڵەتی شۆفێری و کە ئەنجام دەدرێت و کارا دەکرێت شاخەوان سڵاو لێ بێتۆم کاتت باش فەرموو زانیاریەکان لای تۆن سەبارەت بە سیستەمی نوێی مۆڵەتی شۆفێری و کاراکردنی. هاوکار دەبێت بۆ ئەوەی کە ئەو مۆڵەتەی کە پێشتر بە شێوەیەکی با بڵێن چەند ساڵەکە بە شێوەیەکی کۆن لە پارێزگاکانی هەم هەرێمی کوردستان و کۆمەڵێک لە پارێزگاکانی دیکە بوونی هەبووە لە ئیدارە خۆچیەکان لێرە بە سیستەمێکی نوێ مۆڵەتی شۆفێری بۆ سەرجەم جۆرەکانی بۆ تایبەت بۆ گشتی بۆ ماتۆسکیل و کۆمەڵێک لە ئینشائی و با بڵێن ئەوانەی دیکە کە هەیە لە مۆڵەتی شۆفێری و بۆ سەرجەم لێخوڕانی ئۆتۆمبیل بە سیستەمێکی نوێ کارا دەکرێتەوە هەڵ دەدرێت ئەم سیستەمە بە شێوەیەکی باش هاوکات بێت لەگەڵ کۆمەڵێک لە وڵاتە نێودەوڵەتیەکانیش بە سیستەمێکی باش و گونجاو بەڕێوە بچێت ئەمڕۆ بۆ کاراکردنی ئەم سیستەمە هەرچەنە ئەم کە سیستەمە بە ماوەی هەفتەیە بۆ دوو هەفتەیە کارا کراوەتەوە بەڵام با بڵێن ڕاهێنان بە ئەفسەرانی بواری هاتوچۆ کراوە بۆی کە شارەزایەکی تایبەتر و باشتریان هەبێت لە دەرکردنی مۆڵەتی شۆفێری بەم سیستەمە تازە من بۆ زانیاری زیاتر دەچمە لای عەقید شیلان عوسمان خۆی لێپرسایی بەشی مۆڵەتی شۆفێریە لە بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆی پارێزگای سلێمانی شیلان خاڵسڵاو لەوێ ئەگەر باس لەم سیستەمە نوێی وەرگرتنی مۆڵەتی شۆفێریمان بۆ بکەیت. لە ئێستادا ئەو هاوڵاتیانی کە سەردانمان دەکەن بۆ تازەکردنەوە یان پێدانیان هەیە یەکەم جاریانە مۆڵەتی شۆفێری وەربگرن بە سیستەمی تازە مۆڵەتیان پێ ئەیرێ ئەو بەم سیستەمە مۆڵەتەکان ئەگۆڕێت مۆڵەتەکە هەر بایەخەکەی خۆی لە دەست نایە ئەوەی کە جاران هەیەی هەر هەوەیە بەڵام کراوە بە پلاستیکی ئەو لەم جۆرەیانە هاوڵاتی تەنها یەک مۆڵەتی پێ بێ واتە بە شێوەیەکی پلاستیکیە
ئەو فیئەکانی لە پشتی مۆڵەتەکە بۆ دیارەکرێت جاران ئەگەر هاوڵاتی مۆڵەتی ماتۆڕی هەبوایە و تایبەتی هەبوایە و شایی زراعی هەبوایە 3 کارتی پێ ئەبوو بەڵام لە ئێستاە هەموو ئەو کارتانە کە کۆکراوەتەوە کراوت بە یەک کارت و بە شێوەیەکی فیئە لە پشتی مۆڵەتەکەی بۆ دیارەکرێت. شیلان خان ئەگەر باسی مۆڵەتی گشتیمان بۆ کەلۆچە هاوڵاتیەکی زۆر باسیەوە کاکە ئێستا پێشتر مۆڵەتی گشتی بە یەک جۆر دەرەکا بۆ نمونە بۆ سارەی پاس بوو بۆ بار هەڵگر بوو بۆ تەکسی بوو یەک مۆڵەتی گشتی هەبوو بەڵام سە جاکراوەوە ئەو جاکردنەوە ڕنگدانەوەی چیە بێت لەسەر ئەم سیستەمە نوێ لە ئێستا بەڵێ جیا کراوەتەوانێ کراوە بە فیئات بۆ نمونە ئێستا ئەگەر تۆ تایبەتن نەبێ بۆ دنیا ڕاستە و خۆبچی ئۆتۆمبیلێکی بار هەڵگر مۆڵەتەکەی وەرگریت و لێ بخۆڕیت ئەمەش کارێکی باشترە بۆ ئەوەی ئەو شۆفێرانە شارەزایەکی باشتریانە بێ لەسەر شەقامەکان و شارەزایی باشتریانە بێ لە لێ خوڕینە و ئەنج بۆی هەیە مۆڵەتی جۆری بار هەڵگر وەرگێت جاران وانە بوو جاران ئەوەی کە بیستای عمومی وەرگێ ئەگەر تەمەنەکەی 20 ساڵی تاوا کردایە ڕاستەوخۆ وەریەگەر و تاقیکردنەوەکان بە ئۆتۆمبیلێکی بار هەڵگری 6 تەن و نیوی بۆ 7 تەن و نیوی تاقیکردنەوەی پێکرێ کە لە جۆری سیوەنی پێ ئەیرێ و بۆ جۆرەکانی تریش بە هەمان شێوە ئەبێ وانە بخوێنێت و تاقیکردنەوە بکات. شیلانخان لە ڕووی تێچوو هەم لە ڕووی کاتە ئەو شۆفێرەی بێوێ مۆڵەتی بەم سیستەمە تازە وەربگرێت تێچووەکەی وە کاتەکەی چەندێکەوێ تێچووەکەی 50,000 ئەگەر بەسەر نەچوو بێ 50,000 ئەگەر بەسەر چوو بێ بۆ هەر مانگێک 5,000 ئەویش لە دوای مانگێکەوە کەوێتە هەرامەوە بۆ تەلەف و ونبوونمان هەیە 60,000 و کاتەکەی ئەمە زیاتر ئەخانێ لەبەرەوەی هاوڵاتیەکە دانیشە ڕاستە خۆت و زانیاریەکانی هەمووی لێوەرەگری بەڵام ئەوەی کە ئەکرێت ئەمڕۆ بڵێن هەچ هاوڵاتی دانیشێت زانیاریەکانی لێوەرەگیرێ و پەنجەمۆر و ڕسم و ئەوانەیە ئەگیرێ ئەمە ئیتر تاوا بۆ جاری داهاتوو پێویست ناکا کە سەردانەکە بۆ تازەکردنەوە یان هەر مامەڵەیەکی تری هەبێ لە لەوانەیە ساڵانەش وای لە کاتێکا لەگەڵ گۆڕینی شێواز ئەوەش گۆڕا ئەو هاوڵاتێکی ئیجازەکەی تازەکردو و تایبەتیان هەیە بە ساڵانەکەشی واتە زانیاریەکان تەنها یەک جارە وایە هاوڵاتیان ئێمە داوای لێبوردنەکەین بیلاکە بن ماندووە بن کاتێکی زۆر چاوەڕێیەکەن بەڵام ئیتر ئەوەیە یەک جار داتاکەی مداخڵەکرێت و بۆ جاری داهاتووی کار ئاسانی زیاتر بێت. شیلانخان هاوکاران پرسیاری ئەوە کەن لەگەڵ گۆڕینی سیستەمی نوێ کامڕۆکارا بووە ڕێنمایشی تایبەتان هەیە بۆ نووسنگەکانی شۆفێری لە پارێزگای سلێمانی نووسنگەکانی فێرکردنی شۆفێری کارەکانیان نەگۆڕاوە هەر بە هەمان کاتی خۆی پێشتر چۆن ئیشیان کردو هەروە بەردەوامن لە کارەکانیانە. بەڵێ سپاس بۆ تۆ سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ شیلان عوسمان عەقیل شیلان عوسمان لێبستاوی بەشی مۆڵەتی شۆفێری لە بەڕێوەبەرایەتی گشتی پارێزگای سلێمانی. بەڵێ چنوور ئەوەی کە هەیە سیستەمەکە ئەمڕۆ کارا کراوەتەوە و ماوەی چەند هەفتەیەکشە لە پارێزگای سلێمانی بە شێوەیەکی کارا کاریان کردووە بەڵام ئەمڕۆ بە شێوەیەکی ڕسمی ڕاگەیەنراوە بۆی کە ئەو ڕاهێنانەی کە بە ئەفسەرانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی کراوە بە شێوەیەکی باشتر کار بکەن و لە ڕێگەی ئەم سیستەمەوە خزمەتێکی زیاتر بە شۆفێرانی سەرجەم پارێزگاکانی یاریمی کوردستان دەکرێت بە تایبەت پارێزگای سلێمانی کە ئەمڕۆ سیستەمەکە کارا کراوەتەوە دیارە لە پارێزگای سلێمانی زیاتر لە 600,000 مۆڵەتی شۆفێری هەیە کە ئەمڕۆ لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی پارێزگای سلێمانی ئەم مۆڵەتەش کارا کراوەتەوە بۆی کە خزمەتێکی زیاتر بە بواری شۆفێری و مۆڵەتی شۆفێری بکرێت لە سەرجەم پارێزگاکانی عێراق یاریمی کوردستان. شاخەوان دەستەکانە خۆش بێ سپاس بۆ گواستنەوەی زانیاریەکان سەبارەت بە سیستەمی نوێی مۆڵەتی شۆفێری و کاراکردنی لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی وەشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەدا ئامادەبووی. سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت ئەگەڕێمەوە لای میوانەکانم لە ستۆدیۆ. کاک محەممەد هەرچەند سەرەتا ئاماژەت بەوەدا کە پرۆژەی 100 مەتری ئەنجامدانی 100 مەتری لە شاری سلێمانی لە چارچەوەی کاری شارەوانیە بەڵام هەڵبەتی ئێوە ئاگادارن ئێستا ئەو پرۆژەیە گەیشتۆ بەکوێ چەندێکی تاوا بووە چەندێکی ماوە؟ بەڵێ وڵای پرۆژی 100 مەتری من زانیاریەکانم زۆر کەمە لە سەری بەس ئەوەی بزانم سەر و لە 140 جێبەجێ بووە ئیشەکانی پڕکردنەوە و هەندێک لە جسرەکانی جێبەجێ بووە بەڵامی تر ئیشە دەرەچێکی کە بریتێ لە قرتاوکردن و بڕگەکانی داهاتووی ئەوانەی ماوە و من زانیاریم نییە لە ئێستا بە تەواوی کە کارەکەن لە پرۆژەکە یان کارکردن وەستا بە تەواوی دڵنیان. کاک محەممەد دواتر باسە پلانی بەڕێوەبەرایەتیەکە کە بزانین لە داهاتوات چ پلانێکتان هەیە بۆی کە کارکەن لە سلێمانیدا و سلێمانی جوانترکەن. کاک عەزیز سەبارەت بەوە بەرهێنەکان
ئێوە وەبەرهێنەکان بە شێوەیەکی گشتی بە تایبەت لە شاری سلێمانیدا هەماهەنگیان لەگەڵ ئێوە لەگەڵ بەڕێوەبەراتەکەدا چۆنەوە لەگەڵ ئەوەشدا ئەو گرفتانە ئەو ئاستەنگانی کە دێتە بەردەمەوە بەرهێنەکان لە شاری سلێمانیدا چییە و چۆنە زۆر جار گلەی ئەوە دەکرێت کە دەڵێ ئەو ڕۆتیناتەی کە وەبەرهێنێک ئەنجامی دەدا بۆ وەرگرتنی مۆڵەتێک کارێکی زۆریە بێت یاخود بارگرانێکی زۆرە لەسەر شانیان. چون خان دیارە بە دڵنیاییەوە ئێمە هەمانیکی تەواومان هەیە لەگەڵەوە بەرهێنەکان چکۆم ئێمە یەکێک لە بنەماکان گەورەکانی وەبەرهێنان بریتیە لە بوونی سەرمایەدار و ئەگەر لە هەر وڵاتێکە سەرمایەدار نەبێ هەڵبەتەوە وەبەرهێنانیش نابێ بۆیە ئێمە من زۆر جار و ئەلم بەرشە جاری کە ئاڵێم ئێمە فەرشی سوورمان ڕاخستووە بۆ وەبەرهێنەرە باش و وەبەرهێنەرەکانی کە یانوێ بەڕاستی لە ڕێگای سەرمایەکانیانەوە شار ئاوەدان بکەنەوە بۆیە ئەوە بابەتێکی حەتمیە کە ئەکرێ ئێمە و ئەوان یەک دەست و یەک ڕەنگە ناوەبەرهێنان بێەوە بەرهێنەر نابێەوە بەرهێنەریش بێەوە بەرهێنان نابێ ئەم دوانە ئەبێ ڕنگدانەوەیان لێکترا هەبێ و ئەبێ گونجاوترین دوو لایەن بن کە بە یەکەوە توانن کارەکە بکەنەوە وەبەرهێنان ئەنجام بن بۆیە ئەوەی کە ئێمەش هەستمان پێکرد بوو پێشتر و ئێستاشی لەگەڵا بێ بەڵام ئێستا دیارە ئەوەیە کە وەبەرهێنان پێویستی بەوە هەبوو کە دەسەڵاتەکان شۆڕ بێتەوە کە کاریگەری یەکەمی لەسەر نەهێشتنی ئەو ڕۆتینە زۆرە هەبوو کە وەبەرهێنەرەکان پێی با بڵێن قارسە بوون یا بێتاقەتە بوون یا توانای کارکردنیان نابوو. دوام ئەوانێ بوو کە ناو ڕۆتینی ناو فەرمانگەکان کە کارێکی زۆری ئەویست و سێەم دابینکردنی زەوی یا دابینکردنی زەوی بە کێشەوە ئەمانە کاریگەری زۆری هەبوو لەسەر پرۆسەی مۆڵەتدان و پرۆژەکانی وەبەرهێنان بۆیە ئەوە بوو ینی وەکو پێشتریش باسم کرد جەنابی جێگری سەرۆکوەزیران زۆر بەڕاشکاوی تەدەخلی ئەم بابەتەی کردووە توانیمان لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێ پرۆژە کارئاسانیەکی زۆر باشی بۆ بکرێەوە ڕۆتینەکانی بەردەمی لا ببرێ وەبەرهێنەکان تا چەند پابەندی ئەو ڕێنمایی و ڕێکاری ئەو پێوەرانن کە ئێوە بەڕێبەراتێکە بۆیان دابین بۆیان دیاری دەکەن. لە ڕاستیە ئەوە بابەتیشی حاتمیە کە ئەبێ بابند بن بە یاسای وەبەرهێنانەوە هەر مخالەفەیەک وەکو پێشتر باسمان کردە بێتە هۆی لە زەزدانی مۆڵەتی پرۆژەکە بەڵام ئیتر لەمە لێرەوە لەوێش خۆ ئەکرێ یەک دوو کەس مخالەفەیەک لە شێوەکان بکایە ئەگەر لە نەزانین بێ و ئەگەر لە حاڵەتێک بێ کە خۆتەزانی ینی لە پرۆژەیە زۆرێک بیر لەوە ئەکاتەوە کە قازانج و بکاتوە قازانجەکەشی لە کاتێکا بێ کە بتوانێت سوودی لێوەربگرێ بۆیە هەوڵەیە پرۆژەکەی لە کاتی خۆیان هەرچەنە ئەمە کارێکی زۆر گرنگە کە یەکێک بێەوە بەرەنێرە پرۆژەکەی لە کاتی خۆیان جێبەجێ بکەوە من بێتە جێی دەستخۆشی لەلایەن ئێمەوە ئێمە چکە ڕاستی کاتێ پرۆژە لامان گرنگە کە جێبەجێ بکرێت گینا من مۆڵەتی پرۆژە بەم و وەبەرهێنەکە جێبەجێی نەکا تەنها داگیرکردنی زەویەکە بێەوە بەداوای لە بنووسەوە ئاڵێم ئەمە قسەیەکی باش نییە و کارێکی باش نییە وەبەرهێنان ناتوانێت هەدەفەکەی خۆی بکەیتە بۆیە کاتێ هەوڵێک وەبەرهێنەرێک هەوڵەیە پرۆژێ بکە وڵات جێی گرنگیدان و جێی دەستخۆشیکردنەوە من دەستخۆشیشی لە یەکەم کە پرۆژەکەی لە کاتی خۆیان ئەنجام بۆیە ئێمە هەوڵێکی زۆریش هەبووە هەڵبەتە بەڵێ کاتمان کەم ماوە پێم خۆشە باسێک لە کار و پلان و پرۆژەی داهاتوی وەبەرهێنانیش بکەی بزانین لە داهاتوودا پلانتان چییە کار لەسەر چی ترێکن لەسەر چه سێکتەرێکی تر گرنگی پێدەدەن. چنخان لە ڕاستیا من وەکو پێشتریش باسم کرد ئێمە دوو بابەت هەیە هەر لە کابینەی نوێ زۆرتر گرنگیمان پێیاوە وەکو وتم ئەبنە ئەو پرۆژانەی کە لە وەبەرهێنانە لە داهاتووە گرنگی پێیرە ئەویش پرۆژەکانی ژێرخانی ئابووریە وەکو پرۆژەکانی پیشەسازی و کشت و کاڵی و با بڵێن گەشت و گوزار بەڵام ئێمە لەوەش گرنگتر ئەوەیە کە تۆ کار بە پلان بکەی بۆیە لە ساڵانی داهاتووە لە ئێمە لە ئێستاە کارمان بۆ کردووە کە لە 2023 کار بۆ بە پلان بکەین بۆ پرۆژەکانی وەبەرهێنان و کارێکی باش منتیا کردووە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان و هیوادارم ئەم جارە
وەکو ئێستا ساڵ بەڕاستی ڕنگدانەوەیکی باشی هەبوو هەم کارکردن بۆ ئەو پرۆژە گەورە و گرنگانە هەم بە لە کارکردن لەسەر شۆڕکردنەوەی دەسەڵات دوو گرنگی باش بوون کە کاریگەریان لەسەر پرۆژەکانی وەرهێنان هەبوو و ئەنجامیشی هەبوو بۆ ساڵی داهاتوو هیوادارم دەرەنجامەکەی دووهێن دەبێت. دەستان خۆش بێت کاک عزیز. کاک محەممەد، ئێوە وەکو بەڕێوەبەرەتی گشتی ڕێگەبان و ئاوادانکردنەوەی سلێمانی کار و پلان و پرۆژەی داهاتووتان چییە لە سلێمانی؟ ئێمە ئەوەی کە تەرکیزمان کردوتە سەری ئەمانەوێت لە بواری ڕێگەوبانە ئەو حەو پرۆژە استراتیژی کە باسم کرد هەموو جوهدێکمان لەوێت چڕەکەینەوە کە ئەو حەو پرۆژەیە لە ماوەی هەوڵ بین لە ماوەی ئەم کابینەیە تەواوی بکەین. بەغیری ئەوە دوو قۆناغی ترمان هەیە. قۆناغی سێمی دوکان چوار قڕنەیە کە بریتە لە 10 کیلۆمتر ئێستا لە مفاوزاتین لەگەڵ بانقی نێودەوڵەتیە بۆی کە لە ڕێی ئەوانەوە پارەی بۆ دابینکەین و ئەویش بخینە بواری جێبەجێکردنەوە بۆی ڕێگەی دوکان چوار قڕنە یان کە پێوترە ڕێگەی دوکان هەولێر ئەوەی کە لە سنووری سلێمانیە بە کاملی تەواویکەین. هەروەها بەنسبەت خەتی ڕێگەی وارماوە دەربەنی خانیشەوە ئێستا لەگەڵ کۆمپانیایکی تورکیا لە مفاوزاتین کە ئەویش بتوانێت بە قەرزی درێژخایەن تونێڵێکی نوێمان بۆ لە شاخی ناوتاق بۆ دروست کات بۆی کە تونێڵێکی مۆدرن و سەردەمیانە بێت و لە ئاستی خواست و پێداویستەکانی خەڵکا بێت. لە ئێستا لە هەوڵی ئەوەشین لە سێکتەری ئاوادانکردنەوە نیشتەجێکردنی شاوەکو باسم کرد ئێستا حالیان 4960 نیشتەجێبوونمان هەیە. هەوڵی نیشەڵا لەگەڵ دەست بەکاربوونی ئەو 20,000 کە لەلایەن وەبەرهێنانەوە بەتەمان دەست بەکار بێ پارە بچێتە سنووقی نیشتەجێبوونەکەی ئێمە و ئێمەش ئەو پرۆژانە تەواوکەین و تراوە بە هەڵواسراوی نەمێنێتەوە. دەستەکانە خۆش بێ کاک محەممەد، زۆر سپاس بە ئومێدی کاری باشتر و بەردەوامی زیاتر بۆ هەردوو بەڕێبەراتیەکە. زۆر سپاس مادوومان کردن. سپاس عەزیز سعید کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سلێمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەڕێوەبەرەتی و بەرهێنانی سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. محەممەد جەلیل کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی ڕێگەبان و ئاوادانکردنەوەی سلێمانی. سپاس بۆی کە لەم بەرنامەیەدا و لەم ڕۆژە تایبەتەدا لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. جارێکتر دەیڵێمەوە 238مین ساڵیادی بنیادنانی شاری سلێمانی پیرۆز بێ لە تەواوی خەڵکی کوردستان و دانیشتوانی شاری سلێمانی، شاری هەڵمەت و قوربانی. هەمیشە لە ساغ و تەندروستێکی باشتان هەبێ. شاری سلێمانی بە ئاوادانی و بە جوانی بێنێتەوە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. خواتان لەگەڵ.